ئێمە لە ئەدای پەرلەمانی کوردستان ڕازینین لەبەر ئەوەی ئێستا هەر ئەوە بە نمونە بینینەوە وەرزی بەهارە مانگێک درێژ کرایەوە بەڵام لە دوای 28 ڕۆژ ئەنجا جەرسەیە کرا یعنی چ معقولێتێکی تێدایە بارودۆخی خەڵک لەو دۆخانە هەمواردایە خەڵک بێموچێ بێژیانە جوڵەی بازار وەستاوە لە هەموو ڕۆیەکەوە خەڵک لە قەیراندایە بەڵام پەرلەمانی کوردستان بەداخەوە بەهۆی دەستەی سەرۆکایەتیەوە کە هەژمۆنی حیزب زاڵە بەسەریاندا ڕێز لە پۆستەکەی خۆیان ناگرن دەهێڵن تەداخلی حیزبی لە پەرلەماندا هەبێ پەرلەمان نوێنەری خەڵکە لە قوماڵبەند و کۆمیتە و ئەو شوێنانە نییە پێویستە پەرلەمان جیاواز بێ هەرچی پەرلەمانتارەبەی دەسەڵات و بۆی ئۆپۆزیسیۆن و نوێنەری خەڵکە دەبێت هەستە بە ڕۆڵە ئیجابیەکەی خۆی واز لەو حیزب حیزبێنە و لەو دەستێوەردانە بێنێ نابێت پەرلەمان بەهۆی سیاسەتی حیزبەوە پەک بخرێ کە ئەوە هەمومان بینیمان لە ڕابردوودا چیان کرد لە پەرلەمان دەرگەی پەرلەمانیان داخست ئەوە هیچ فەرقی نییە لەگەڵ ئەوەی کە دەرگەی پەرلەماندا بخەی لەبەرەوەی تۆ سەرباریەوەی کە لە وەرزی بەهارەدا هیچ دانیشتێکی بە ئیسیفادە و بەسوود بۆ خەڵک ئەنجام نەدراوە سەرباریەوە مانگێک درێژکراوە مانگەکەش هیچی تیانە بوو بۆ خەڵک کێ بەرپرسە لەو دۆخی ئێستا پەرلەمانتێک بێگومان ئەوانەی کە لە دەسەڵاتدان بەرپرسنەوە دەستەی سەرۆکایەتیش بەرپرسە چکە دەستەی سەرۆکایەتی دەسەڵاتی هەیە سبەڕێ سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی ئەوەی هەیە کە ینی نەهێڵ ئەو تەداخلاتە حیزبێ بێتە پەرلەمانتارە ڕستێ بە ئەرکی خۆی خەریکی چارەسەرکردنی دۆخی خەڵک بێ نەوەکو بە ئیعازی حیزب پەرلەمان پەک بخرێ سەرۆکی پەرلەمان و پەرلەمانتاران سوور بن لەسەر دانیشتەکان سوور بن لەسەر ئەوەی کە نەهێڵن تەداخلاتی حیزبی هەبێ لەناو پەرلەماندا چکە هەمووی دەستێوەردانی حیزبێ ناهێڵە پەرلەمان هەستی بەڕۆڵ خۆی بەداخەوە یعنی ئێمەی پەرلەمانتار لە بەعزێ شوێن شەرم دەکەین ئەگەر دەڵین پەرلەمانتاری لەبەرەوەی خەڵک چاڕوانی زیاتری لە پەرلەمانتار هەیە